یادداشت بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەنجومەنی وەزیران بۆ خوێندنی باڵا ئێمە وەکو دەرچووی خوێندکاران لە ئامادەی پیشەیەکان کە ساڵانێکی زۆرە دەرچوویەکی زۆرمان هەیە بەبێ ئەوەی لە پەیمانگە وەربگیرین داوا لە بەڕێزیان ئەکەین ئێمەش بە هاوتای خوێندنگا زانستیەکان وەربگیرن و هیچمان لەوان کەمتر نییە یاخود نیمرەکانمان بۆ دابگرن بە هاوتای زانستی وێژەیەکان بۆ وەرگرتمان لە ئازانکۆ پەیمانگاکان کە ئێمە بەهرەیەکی زیاترمان هەیە ئەگەر خەمێک لە پیشەیەکان ناخورێت دابخرێت زۆر باشترە چونکە جگە لەوەی ئێمە 3 ساڵی خوێندنمان تایبەتە بە پسپۆرەکەی خۆمان کاتێک لە کۆلێژ پەیمانگاکان وەرئەگیرین شارەزاییمان باشترە لە چاو خوێندکارێک کە ناوی هاتوۆتەوە هیچ شارەزایەکی نییە وەرگرتنی یەکەمەکانی پیشەیەکان لەسەر ئاستی بەشەکەی خۆی نسبەت داواکاری خوێندکار زۆر ڕەوایە بەنسبەت وەزعی بیناکە وەکو جەناب دوتی هەمووی واقع هەمووی حقیقەتە ینی هەر ئان و ساتێکە بێ ئەم بینایە تووشی هەرستێ تووشی ڕوخان دێ خوارە خواستەکە بوومە لەرزێ بێ کەس زمانی ئەوە ناکە خۆی ئەسڵەن ئەمە هەر بینای مەدرسە نیە بینای خوێندنگان ئێمە بەشی ناوخۆییە ئێستا حالیان بەشی ناوخۆی زانکۆی چەرموو لە قاتی سێمە ئەبێ بینایەکی خوێندنگەی پیشەیی لە بەشێکی ناوخۆیە بێ لە دوو قاتە قاتی سێمی بەشی ناوخۆی بێ و هەموو دیوارەکان و هەموو شوێنەکان شەقی بردووە ئاوڕۆ لە هەموو شوێنەکەەوە دێتە ناو پۆلەکانەوە بەتایبەت لە وەرزی زستانە ئاو بە بەردەوام مامۆستا ماسیحی بەدەستەوەیە ئەبێ بەشێ لە کاتەکەی بۆ دەرکردنی ئاوەکە تەرخانکەوە بەشێکی بۆ شیکردنەوەی وە بچوشی پۆلەکان یعنی تاقیگەمان هەیە بڕوا بکە مامۆستا و مامۆستانی تاقیگە خۆیان شاید حاڵن نەک هەر خوێندکارەکان جێی مامۆستا نابێتەوە لە ناو تاقیە بستێ